دوای دەرەنجامەکانی ڕیفراندۆم و ڕووداوەکانی کەرکووک چەند لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو کات و ئێستاش باس لەوە دەکەن کەرکووک شارێکی داگیرکراوە لەلایەن هێزە عێراقیەکان. ئەو قسانەی ئەو لایەنە سیاسیانەش لەو کاتەدایە کە دوای هەڵبژارنەکانی 12 ئایاری ئەمساڵ پێش هەموو لایەنەکانی تر گەڕانەوە بەغدا بۆ ڕێکەوتن و گفتوگۆیان دەست پێ کرد لەگەڵ ئەو لایەنە عێراقیانە کە وەک داگیرکەر لە کەرکووک دەیانبین و لە بەغداش وەک دۆست و هاوپەیمان تا لەو ڕێگایەوە پۆست و پلە و پایە حزبی و شەخسی بەدەست بێنن. ئێستا بۆ خەڵکی کوردستان و زۆربەی لایەنە سیاسیەکان ڕوون بۆتەوە ئەوانەی لە ماوەی ڕابردوو کەرکووکیان وەک شارێکی داگیرکراو دەبینی بۆ پۆست و پلە کەرکووکیان بیر نەما بوونە هاوپەیمانی ئەو هێزانەی کە لە کەرکووکن و دەیان کۆبوونەوەیان لەگەڵ ئەنجامدان بۆ ڕێکەوتن و وەرگرتنی پۆست بەبێ ئەوەی کەرکووکیان بیر بمێنێت باس لە دۆخی کەرکووک و ئاساییکردنەوەی ئەو شارە بکەن. ئەو لایەنە سیاسیانە کە کەرکووک وەک شارێکی داگیرکراو دەبینن تا ئێستاش ڕۆژانە سەردانی بەغدا دەکەن و لە هەولێر بەڕاخستنی فەرشی سوور پێشوازی لە شاندی لایەنە عێراقیەکان دەکەن بۆ دەستکەوتی حزبی، بەڵام ڕێگری لە گەڕانەوەی هاوڵاتی ئاسایی و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک دەکەن و بەڕێکەوتن لەگەڵ هێزە عێراقیەکان و بازگە لە نێوان کەرکووک و شارەکانی تر دروست دەکەن بۆ وەرگرتنی گومرگ لە خەڵکو و کاسبکاران. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز.